بەرەو کۆتایی کۆرسەکە دەڕۆین. لە کۆرسی پێشوە لەوانەی پێشوە قسەمان لەسەرەوە کرد کە چۆن سۆفستاییەکان یا خەڵکێکی سیاسی کە لەو کاتا لە سینا بووە ئیدعایەوەی کردووە کە خەڵک بەرەو باشە دەبا و خەڵک چاک دەکا و ئەویش لێک دژیەک سکراتیش لێک دژیەک دەدۆزێتەوە لە مەوزوعە. ئەویش ئەوەیە ئەگەر هاتوو سیاسیەکانی ئەسینا لەو زەمەنەی پێش سکرات و تا زەمەنی سکراتیش خەڵکیان چاک کردووە، بۆچی خەڵک لێیان هەڵدەگەڕێتەوە ئەمانیش تۆمەتباری دەکەن. ئەگەر ئەوان توانی بێتیان وا لە خەڵکی بکەن، زەمینەی بۆ سازکەن، پەروەردەی کەن بەوەی کە ستەم نەکات، چۆن دواتر لۆمەی دەکەن لەسەر ئەوەی کە ئەوان ئەو هەموو شتیان بۆ کردوون کەچی ئەوان پێزانینیان بۆ شتانە نییە و سەرکۆنەیان دەکەن و تەنانەت تۆمەتباریان دەکەن بە تۆمەتی دزی و ئەو شتانەی کردن. تاوان سکرات دەیە باسی یەک سیستەمی گشتگیر بکە، نایەوێت مەوزوعەکە هەرەوە نییە لە ناو کۆمەلگاکە بەس کۆمەلگای ئەسینیا بە سیاسیەکان وابوون. کاتێک ینی لە بوارێک لە بوارەکانە ئەو پەیوەندیانە کە ئەو ئیشانە ڕێکیان دەخەن لە نێوان تاکەکانە چۆن بوو ئەوە لە بوارەکانی تری کۆمەلگاشە هەرەماشت هەیە. بۆ نمونە ئەگەر لە بواری پەروەردە بۆ نمونە پەیوەندی مامۆسا و قوتابیەکان چۆنەوە بە چ سیستەمێک ڕێکخراوە، هەر بە هەمان شێوە لەناو ئەو کۆمەلگایە بواری سیاست لە نێوان سیاسی و هاوڵاتیە بە هەمان سیستەم ڕێکخراوە و هەمووی کۆی کۆمەلگا مەحکومە بە هەمان سیستەم لە کۆمەڵێ بواری جیاجیا. بۆچی؟ چونکە ئەمانە چ قوتابیەک و مامۆسایەک لەگەڵ سیاسیەک و خەڵکێکە هاوڵاتیەکە ببورن، هەمویان وێنای ژیان بە هەمان وێنا ژیان وێنا دەکەنەوە و ئەو شتانەی هەن لەناو ئەو جیهانە کە ئەو کۆمەلگایە دایمەزراندووە، هەمویان حەزەکانیان وەکو یەک وایە، ئەوەی کە دەیانەوێ وەکو یەکە، ئامانجەکانیان هەمووی وەکو یەکە، یعنی شتێکی گشتگیری کولی هەیە کە هەمویان پەیوەندی هەمویان ڕێک دەخات. بەڵام ئەم پەیوەندیە گشتیە نادیارە کە یاسا گشتیەکانی پەیوەندیکردنی ناو کۆمەلگاکەی تایە یا عادەتە گشتیەکانی تایە. ئەمە لە پەیوەندی نێوان تاکەکانی کایەک بوارێک جوزی دەبنەوە، شێوەی تر وەردەگرن، ئەوانە هەر لە ئاساسا چییە؟ هەمان شێوە. بۆچی؟ چونکە مەبەستەکان هەمان مەبەستن، ئامانجەکان هەمان ئامانجن، حەز و ئارەزوەکان هەمان حەز و ئارەزوون. ئەوەی کە دەکرێ ینی بۆچی بۆ نمونە ئەگەر لە ناو بواری پەروەردە پەیوەندی تاکەکان وابیر بکەنەوە، چ قوتابی بێت چ مامۆسا بێ وابیر بکاتەوە کە لەوەیە بۆ ئەوەی بۆ نمونە پارەی دەستکەوێت، نەک لەوەیە بۆ ئەوەی کاری پەروەردەیی بکە، پەروەردە بکە و ئەوی تریش لەوەیە بۆ ئەوەی پەروەردە ببێ. هەردوو تەرەفەکە لەوێن بۆ ئەوەی بگەنە شتێک. ئەو شتە هەمان شتە، تەنانەت لە بینی مامۆستا و قوتابیەکەشە هەمان شتە، یعنی ئەوەی مامۆساکە دەیەوێت هەمان ئەوەیە کە قوتابیەکە دەیەوێت، لە بینی سیاسیەک و خەڵکەکەشە هەمان شتە. یعنی مەوزوعی ئەگەر بێت و ئەم دوانە مەبەستەکانیان یەک نەبێ کۆ نابنەوە، ناکەونە ناو پەیوەندیەوە. ئەگەر ئامانجەکانیان جیاواز بێ ممکن نییە ئەو پەیوەندیە دروست بێت. یعنی بۆ نمونە ئەگەر بێت و لە ناو قوتابخانەیەکە کۆمەڵە تەلەبەت هەبێ بۆ نمونە ئامانجی ئەوان ئەوەیە فێر ببن و بزان و تواناکانیان بەرەو پێشەوە بڕوە، بەڵام ئامانجی مامۆساکان ئەوە نییە کە تواناکانی ئەوان بەرەو پێشەوە بڕوە، ئەوەیە بەڕواڵەتی شتێک بکەن و لە بەرامبەر ئەوە چی بکەن؟ پارەیەک وەرگن و ژیانی
خۆیان لە ڕێگەی ئەو پارەیەوە کە وەری دەگرن لە بری ئەو پەروەردەکردنە ژانی خۆیانی پێدا بینکردنی ئەو شتانێک کە خۆیان دەیانەوێت. لێرە ئیمکانی ئەوە نییە پەیوەندی دروست ببێ لە نێوان ئەو مامۆسایانە و ئەو قوتابیانەدا. بۆچی؟ چونکە دوو ئامانجی جیاواز هەن و دوو مەبەستی جیاوازن. هەر یەکە لەوانە قوتابیەکان بۆ شتێک گاتون، مامۆساکانیش بۆ شتێک لەوێن. ئەو کاتە لێرە ئامانجەکان یەک ناگرنەوە کە یەکی نەگرتەوە و کاتە ئەو سیستەمە دروست نابێت کە پەیوەندی ئەم دوو تەرەفە ڕێک دەخات. بامان شێوە لە نێوان سیاسی و هاوڵاتیشە ئەگەر هاتوو ئامانجی سیاسیەکان هەمان ئامانجی هاوڵاتیەکان نەبوو، هەردوو لا بۆ ئەمان شت هەوڵی نەدا، ئەو سیستەمەدا نامەزرێ بۆ پەیوەندی گرتنی ئەم دوانە لەگەڵ یەکە. لەبەرەوە کاتێک ئێمە لە ناو کۆمەلگایەکە دەبینین ئەوانەی کە لە ناو سیستەمەکە حکم کراون بەوانەی کە حکم دەکەن، حکم کراوەکان دەڵێن خەتای حکومکەرەکانە، حکومکەرەکانیش دەڵێن خەتای حکم کراوەکانە. بێمانایە ئەگەر ئێمە وا بیر بکەینەوە کە خەتای یەکێکیانە. بۆچی؟ چونکە هەردووکیان لە ئەساسەوە مادام لە پەیوەندیان کەواتە ئەو سیستەمەیان قبول کردووە، ئەو ئامانجەی کە هەیەە، ینی هاو ئامانجی و هاو مەبەستی و هاو حەزی لە نێوان هەردووکیانە هەیە. لەبەر ئەوەی یاریکردنی ئەم دوانە پێکەوە ئەوەی کە ینی لەمڕۆوە ئەم تاوانبار دەکا و ئەم تاوانبار دەکا، ئەمە ناگاتە هیچ، چونکە لە ئەساسەوە ئەمە یاریە، ینی هینێکی ململانەیەکی ڕاستەقینە نییە لە بینی دوو ئامانجی جیاوازە و لە نێوان داخوازیەک نییە، دوو داخوازی جیاواز نییە، ینی کە هەر یەکەیان داوای سیستەمێکی جیاواز بکا بۆ پەیوەندی. ئەگەر هاتوو ئەم داخوازیانە گۆڕان بۆ نمونە لە ناو قوتابخانەکانە تەلەبەکان ئامانجیان لەوەی کە شادە بەدەستبێنن بوو بەوەی کە بزانن فێر ببن، ئەو مەجالەی کە خۆیان دایانەوێت یایە شارەزا بن و تواناکانیان بەرەو پێشەوە بڕوا و ڕۆژ بە ڕۆژ بەرەو باشتر بڕۆن. بەڵام مامۆستاکان کاتی ئامانجیان ئەوە نییە، ئەوان دەبینن کە تواناکانیان بەرەو پێش ناڕۆن، ینی ئەو زەمینەیە ساز نەبووە بۆەوەی تواناکانیان بەرەو پێش بڕوە. ئەو کاتە ناڕەزاییەکی ڕاستەقینە لە ناو قوتابیەکانە دروست دەبێت بەرامبەر بە مامۆسایەکان. و ئەم ناڕەزاییەکی ڕاستەقینەیە بۆچی؟ چونکە داوای گۆڕینی ئەو ئامانجە دەکا کە مامۆساکان لە وتنەوەی وانەکانە هەیەە و ئەم ئامانجە تا نەگۆڕێ ئەو سیستەمی پەیوەندیە نایەتە ئاراوە کە ئەم دوانە کۆ دەکاتەوە دەخاتە پەیوەندیەوە. لەبەر ئەوە شتەکان کاتێک ئێمە دەمانەوێ دەستی لێ بدەین، ینی کاتێک کە بەو شکڵە دوو جەمسەرەکە کە هەردووکیان بە یەک سیستەم دەڕۆن بەڕێوە، هەر یەک لەم دەیەوێت لەوی ترا بە شکڵێکی ڕواڵەتی دەستکاری شتەکە بکە، ئەمە بەڕاستی لە کاتێکا نە ئامانجەکەی گۆڕاوە، نانانا ئەو داخوازیەی کە هەیەی بۆ سیستەمەکە، ینی ڕازیە بە سیستەمی پەیوەندیەکە، بەڵام داوای زیاتر دەکا، ینی لە ڕووی چەندیەوە کێشەی هەیە و لە لایەکی تیشەوە هەمان ئامانجی هەیە. ئەو ململانەی لە بینی ئەم دوو تەرەفا دووزەبە ململانەیەکی ڕواڵەتیە، نە سیستەم دەستکاری دەکات نە ئامانجیش دەستکاری دەکات. لەبەرەوە ململانەی ڕاستەقینە لە ئەساسەوە لەو شوێنە دروست دەبێت کە هەم ئامانجێکی جیاواز هەیە و هەم ئەم ئامانجە داخوازی سیستەمێکی تازە دەکات بۆ پەیوەندی نێوان قوتابی و مامۆسا، باوک و منداڵ، سیاسی و هاوڵاتی، پزیشک و نەخۆش، هەموو ئەوانەی کە ئاوا دووسەرن. جا سکرات لێرە دەیوێت قسە لەسەر ئەوە بکە کە کێشەکە لەکوێیە. ئێمە پێشتر باسی ئەومان کرد کە سکرات دەڵێ کاتێک کە هاوڵاتیەکانی ئەسینە دژی سیاسیەکانیان دەبنەوە، ئەوە کێشەکە لەوایە کە لە ئەساسەوە ئەم پەیوەندی ینی پەیوەندی نێوان سیاسیەکان و پەیوەندی نێوان هاوڵاتیان
لەسەر ئەساسی ئامانجێک دامەزراوە کە ئامانجەکە ڕووپەمەیە وەک کە ئامانجەکە ئارەزوو و حەزەکانە، ینی ئەم پەیوەندیە ئەو شتانی کە ڕاستەقینەن جەوهەرین ئەم پەیوەندیە ڕێک نەخستووە، ینی ئەم دوو تەرەفە بۆ ئەوە کۆ نەبوونەتەوە کە ئەوەی لە ناویانە جەوهەریە چی بکە پەرە بەخۆی بدا و گەشە بکە، بەڵکو بۆ ئەوە کۆبوونەتەوە ئەوەی ڕواڵەتیە گەشە بکە و فعلەن ئەوەی کە ڕواڵەتیە لە گەشە دەکات دەچێتە پێشەوە، ئەوەی بابەتی حەز و ئارەزوەکانە لەو پەیوەندیا دەچێتە پێشەوە، بابەتەکان زۆر دەبن و بواری چێشکردن و چێشبردن لە شتەکان زیاد دەکات و دنیا دەبێتە بازارێکی گەورە بۆ چێژەکان. بەڵام لە پاڵ ئەمە شتێکی تر هەیە چییە؟ ئەو شتە بەرەو پوکانەوە دەچێت، ئەویش ئەوەیە کە لە ناو مرۆڤەکانە جەوهەریە و دەخوازێت بکەوێتە ناو گەشەکردنەوە. کاتێک لە نێوان سیاسی و خەڵکە ئەم ئامانجە دروست دەبێ، ئیتر لە هەر تەرەفێکیان دروست بێ، لە لای سیاسیەکە دروست بێ یا لە لای هاوڵاتیەکە، ئەمە بێگومان شتەکان دەگۆڕێن. جا سوکرات باسی سیستەمەکەی تریان دەکات کە پەیوەندی ئەم تاکانە ینی سیاسیەکان و خەڵک لەسەر ئەساسی چییە؟ لەسەر ئەساسی حەز و چێژەکانە. سوکرات دەڵێ کاتێ سیاسیەکان بۆ خۆشیرینکردن دەچن بەدەم حەز و ئارەزووی خەڵکەوە و خەڵک حەزی لە هەرچی کرد ئەوان ئەوە دەکەن. تابان حەزەکانی خەڵکیش چییە؟ حەزی هەڕەمەکین، ینی جۆرەکن لە حەز کە خۆی بەبێ ئەوەی بیەوێتیایە دروست دەبێت، ینی حەزا ئەو جۆرانە لە حەز نین کە بیری لێ کرد بێتەوە دەگەێنە بەچی هەڕەمەکیە و ڕەبتە بە بەشە گێلەکەی دەروونەوەی کە باسمان کرد، چونکە بەشە گێلەکەی دەروون بە هەڕەمەکی حەز لە شت دەکات و ئارەزووی هەر شتێک دەکات کە ینی تەسیری لێ کردووە وروژاندوویەتی، ینی سەرچاوەی دروستبوونی ئەم حەزانە لە ڕاستیات دەرەوەیە. بۆ نمونە کەسێک کە بە پێ حەزەکان ئیش دەکات بیخەرە ناو هینێک شوێنێک بوارێک مانتیقەیەک خەڵکەکەی حەزی لە کۆمەڵە شتە و کاتێک ئەویش بەر ئەو بابەتی ئەو شتانە دەکەوێت ئەویش چی دەکات؟ ئەویش وای لێدێ ئەو حەزە لە ناویە دروست ببێ، ینی چی؟ ینی دەوروبەرەکە تەحدیدی حەزەکانی کەسەکە دەکاوە، کەسەکە خۆی نە حەزەکانی خۆی اختیار دەکات و لێرە اختیارێک نییە بۆ ئارەزوەکان، کە اختیارێک بۆ ئارەزوەکان نەبووە و کاتە ئەوەی کە شتەکان دەجوڵێنە چییە؟ هەڕەمەکێتە. هەر شتێک لە دەرەوەی و کۆمەلگایەت دێتە ناوە و دەبێتە باو هەموو کەسی حەزی لێ دەکات. کاتێک کە تەبەن ئەوە خەتەرناکە کاتێک کە ئەو کۆمەلگایە بابەتی حەزەکانی لە کۆمەلگاکانی ترەوە بۆی بێت، ینی لە هەر کۆمەلگایەکەوە شتێک بابەتێک دێتە ژوورێ خۆی دەکات بە ناو کۆمەلگا خەڵکەکە حەزی لێ دەکەن، مەجموعە حەز لەمە دەکەن، مەجموعەیەکی کۆمەلگایەکی ترە، ئاوا لێرە فەوزایەک دروست دەبێت کە فعلەن لە کۆلیتر لە ژێر سەیتەرەی ناوەوە نامێنێ، ینی دەرەوە تەحەکوم بەچی دەکات؟ بە هەموو ئەو تاکەکانی ناوە کۆمەلگایە دەکاوە گروپ جیایان دەکاتەوە. ئەمە سەبەبەکەی چیە؟ سەبەبەکەی ئەوەیە ئەو تاکانەی ناو ئەو کۆمەلگا خۆیان اختیاری حەزەکانیان نەکردووە و ئەوان هەر بە چەشتنی ئەو بابەتە بە وروژانی ئەو حەزە لە ناویان شوێنی حەزەکە کەوتون، ئیتر حەزیان لەو شتەیە بۆ حەزت لێ ئیتر حەزم لێیە، ینی بۆ حەزت لێیە هین نییە، وەکو بڵێ جوابێکی منطقی نییە، ئیتر دەڵێ حەزم لێیەوتەوە، ینی حەز چییە؟ حەز بۆ حەزت لێیە ناتوانانی تەحدیدی ئەو بۆیە بکەیت، چونکەەوە شتێکی سروشتی حەزەکان شتێکی سروشتی لە ناو ئینسانە کاتێ بەر شتەکان دەکەون دەتەقنەوە، ینی ئەو حەزانە لە ناو ئینسانە وەکو بە مستەڵەحەکەی سوکرات کوپەکە کونێکی زیادەی تێدەبێت. جا لێرە ئەڵێ کاتێک کە ئەوانەی سیاسین تەبەنەمە بۆ ئەوانەی کە پەروەردەییشن عینیشتە وەکو وتم هەموو تەرەفەکان دەگرێتەوە، کاتێک دێن بۆ ئەوەی خەڵک ینی خۆیان شیرین بکەن لە لای خەڵک،
بۆ ئەوەی خەڵک بکەن بە جەماوەری خۆیان دائیمە ئەو شتانە باز دەکەن بۆیان کە حەزیان لێتی خەڵک حەزی لێتی بەبێ گوێدانە ئەوەی ئایا ئەوەی خەڵک حەزی لێتی باشە بۆ خەڵکەکە یان باش نییە. کاتێک سیاسیەک دەیەوێ خەڵکەکە بۆ خۆی ڕاکێشێ و بەهۆی ئەمەوە ئەوە دەکا کە ئەوان دەیانەوێ وەکەوە وایە باوکێک کۆمەڵە منداڵی هەیە منداڵەکان بۆ ئەوەی دایمە خۆی شیرین کە لای منداڵە بچکۆلەکانی دەبێت چی بکە دەبێت ئەوەی کە منداڵەکەی داوای دەکا بۆی بکە ئیتر هەرچی بێ ئەو شتە باش بێ یا خراپ بێ ئەوە بۆ منداڵەکە خۆی باش بێ یا خراپ بێ ئەوە کێشەنی. جا ئەوەی لێرەکە هەیە ئەڵێ کاتێک سیاسی کەسی سیاسی شوێنی ئەمە دەکەوێت ئەو کاتە مەسیرێکی چارەنووسی خۆشی باش نابێت چونکە بەمە ناتوانێت ئەسڵەن خۆی لە ناو دەسەڵاتە بێڵێتەوە. بەڵام ئەمەی کە ئاوا بیر دەکاتەوە سیاسیەک پێی وایە لە ڕێگەی ئەمەوە دەتوانێت خۆی لە ناو دەسەڵاتە بێڵێتەوە بەوەی کە بەردەوام لەوا بێکە ئەوەی خەڵک داوای کرد ڕێگەی پێ بدە و تەرجیعیکە. بۆ نمونە خەڵک حەزی لە واستەکردنە حەزی لێ نییە بە شکلێکی قانونی شتەکان بکە ڕێگە بدرێ بەوەی هەموو کەسێک بە واستە شتەکان بکە بە ینی شتەکان وا ڕێک بخرێن کە ئاوا بن. خەڵک حەزی لێیە بۆ نمونە لە شوێنێک دابمەزرێ و ئیش نەکە ینی بۆ ئیش نەچوەتە ئەوێ هەر بۆ ئەوە چوەتە ئەوێ دامەزراوە وەکو بەتاڵەیەکی مقەنع ینی ئەوەی کە پێ دەڵێن بەتاڵی مقەنع ئەوەیە کە هیچ شادەیەکی پێیە و هیچ ئیشی توانایەکی نییە ئیشی نییە و بەڵام داژمەزراوە حکومەت پێویستی بە پڕکردنەوەی ئەم چاڵانەیە تەنا بۆی شتێک بە شێوەیەکی ڕواڵەتی شتێکە بێ بە ناوی حکومەت بۆ ئەوەی کۆمەڵێ شتەیە بەدەست بێنرێت بەوەی ئەوە کە تۆ ئەم شتە ڕواڵەتیانە و دروست کردو. جا کاتێک کە خەڵکەکە حەزی لەمەیە حەزی لەوەیە بە کەمترین مانووبوون زۆرترین پارەی دەستکەوێ ئەو کاتە تۆ دەرگا بکەیتەوە بۆ ئەمە بۆچی بۆ ئەوەی خەڵکەکەت لەگەڵاوێت تەمان ئەمە وا دەکا ڕێک نەتیجەکەی پێشەوانەیە. ئەوە ێ باسی پریکلیس دەکا کە پریکلیس هەوڵیدا لە ناو شارە زۆر شت بکە وەشتانێکی زۆر گەورەشیان بۆ خەڵکەکە کرد بەڵام لەگەڵ ئەوەشە خەڵکەکە دواتر لێیان بێزار بوو لێیان هەڵگەڕایەوە بە دز و بە فلان و بەوانە تۆمەتباری کرد. ئەڵێ ئەمە دەرئەنجامی ئەو پەیوەندیە و ئەو سیستەمەیە کە پەیوەندی ئەم دوانەی ڕێخستووە ئەویش پەیوەندی ئەم دوانە لەسەر بنەمای چی دامەزراوە لەسەر بنەمای حەز و ئارەزوو و چێش نەک لەسەر بنەمای ئەوەی کە چۆن ئەو توانایانەی ئەو تاکانە لە ناوە کۆمەلگا هەیەی ئەو توانایە چالاک بکرێت توانەکان بەرەو پێشەوە ببرێ لە لایەکی ترەوە بەهرەمەندیەکان کە ڕەپیان بە چاکیەوە هەیە کەسەکان چاک بن ئەمانە پەریان پێ بدرێ و زەمینە بڕەخسێ بۆ فراوان بوون و گەشەکردنی. جا کاتێک کە ئەمە بگۆڕێ حتمما شتەکان جۆرێکی تر دەبێت لەبەرەوە ئەو پێی وایە سیاسی باش دەبێت ئێتیمان بەچی بدا بۆ ئەوەی هەم بۆ خۆشی باشە و هەم بۆ خەڵکەکەش دەبێ ئێتیمام بە لە جاتیەوەی بە حەزەکانی خەڵک بدا بە ساغی و بەرەو کاملبردنی هەم جەستەی تاکەکان و هەم دەرونی تاکەکان یعنی هەم گەشەکردنی تواناکان کە ڕەبتیان بەوەیە کە جەستەیە و ڕەبتی بە بوونی زیندەوەرانی ئێمەوە هەیە وەک حیوانێک وەک زیندەوەرێک لەگەڵ چی لەگەڵ بەهرەکان کە ڕەبتیان بە بوونی مرۆڤانەی ئێمەوە هەیە و ئەم بەهرانە وا لە ئێمە دەکەن کە چاک بین. چونکە بۆ نمونە کەسێک دەکرێت مهندسێکی چاک بێ ینی ئەو توانای ئەندازیاریەی کەتیایەتی بەهۆی تەمرینکردنێکی باشەوە بەهۆی کارکردنێکی باشەوە بووە بە ئەندازیارێکی باش بەس ئەمە ینی ئەوە نا کەسێکی باشە. بۆ نمونە دەتوانێت بیناکەت بە باشی بۆ دروستکە بەڵام ینی دەزانێت چۆن بە باشی دروستیکە ئەمە دەزانێت بەڵام بۆ نمونە کاتێک ئیشی شوێنێک دەکات لە جیاتی ئەوەی
مەوادێکی باشین کا مەوادێکی خراپ دێنێت لە بیناکە ساغی دەکاتەوە ئەم کاتە ڕاستە ئەمە مهندسێکی باشە بەڵام چییە کەسێکی باش نییە ئەوەی ڕێگرە لە بەردەمەوەی ئەم مهندسە بیناکە خراپکە لە کاتێکە خۆی مهندسێکی باشە ئەوە بەهرەکانە ئەوەیە کە ئەخلاقیە لە ناو ئینسانە ئەوەیە کە ڕەبتی بە ئینسانیەتی ئینسانەوە هەیە نەک ڕەبتی بە توانەکانیەوە هەیە یا بۆ نمونە پزیشکێک دەکرێت زۆر باش بێت بەڵام لە عینی کاتیشان پزیشکە دەکرێت زۆر نائینسان بێت یعنی نەخۆشەکە چاک دەکاتەوە بەڵام چی دەکات زوڵمی لێ دەکات ستەمی لێ دەکات لەبەرەوە ئەوەی ڕێگەل لە ستەم دەگرێت لە ڕاستیا چی نییە نە پزیشکیە نە ئەندازیاریە نە ئەوەیە کەسێک بتەنانت ببێتە پارێزەر ئەمانە نین ئەم پیشانە حەقیان بەسەر ئەوە نییە کە تۆ ببیتە کەسێکی چاک کەواتە پەروەردەی پیشەی هەرگیز ئێمە ناکاتە کەسێکی چاک ئێمە دەکاتە ئەندازیارێکی چاک بەوام نامان کاتە کەسێکی چاک ئێمە دەکاتە پزیشکێکی چاک دەرمانسازێکی چاک وامان لێ دەکات کە بتوانین فعلەن نەخۆشیەکان دەرمان دروستکەین بۆ نەخۆشیانەی کە هەن بەڵام لە عینی کاتە ئێمە ناکاتە کەسێکی چاک تامان ئەم پیشە سازە چاکانە دەکرێت کۆمەلگا وێران بکەن لە کاتێکا پیشە سازی چاکن لەبەر ئەوە شتێکی تر هەیە لە ڕەبتی بە پیشەکانەوە نییە ڕەبتی بە ئینسانیەتی ئینسانەکەەوە هەیە و ڕەبتی بە ئەخلاقەوە هەیە تامان سازکردنی ئەم زەمینەیە بۆ گەشەکردنی ئەو بەهرانە ئەو فەزیلەتانێک کە لە ئینسانە هەن ئەوە کاری سیاسیەکانە کاتێ سیاسیەکان هەوڵی ئەوە دەدەن بەل لەوەی کەسەکە ئەندازیارێکی چاک بێ زەمینە سازکەن بۆ ئەوەی ئەندازیارێکی چاک بێ زەمینە سازکەن بۆ پەروەردە ڕۆحیەکە یعنی ئەم کەسە ببێتە کەسێکی چاک بەل لەوەی ئەندازیارێکی چاک بێ ئەوە ئەو کاتە پەیوەندی نێوان سیاسی و خەڵک حاکم و مەحکوم پەیوەندیەکی تەواو تەندروست و باش دەبێت و ئەو کاتە ئەو خەڵکەی کە ئاوایە نە خەڵکەکە زوڵم دەکا لە سیاسیەکان نە سیاسیەکانی زوڵم دەکەن لە خەڵکەکە لەبەرەوە شتێک بە ناوی هەڵگەڕانەوەی خەڵک لە سیاسیەکان و وێرانکردنی خەڵک لەلایەن سیاسیەکانەوە ئەمە وجودی نامێنێ لەو کاتە بەڵام کاتێک لەسەر شتەکان لەسەر چاکبوون بەن نەبوون بنەماکەیان بنەمای چاکی نەبوو بەرەو چاکتر بردن نەبوو بنەماکەوە بوو چێژ زیاترکردن بوو ئێمە چۆن چێژەکانمان حدودی چێژەکان فراوانکەین بابەتەکانیان زۆرکەی ئەوە ئەو کاتەی تر پەیوەندەکە بەو شکڵەی لێدێ کە سکرات باسی دەکە سکراتە لێرا دەڵێ لەبەر ئەوە کاتێک سۆفستاییەک یا سیاسیەک دێ لۆمەی ئەو کەسانە دەکا کە بڕیار وا بووە بەرەو چاکتربوونیان بەرێ بەوەی کە ئەو کەسانە ئەو هەما وڵاتیەکان خراپن لەگەڵ سیاسیەکە هەم بڵێن قوتابیەکان خراپن لەگەڵ وتار بێژەکە ئەوە دەبێت بە لاموشتێک بزانن خۆیان سەمکارن بۆچی چونکە ئەگەر ئەوانیان وا لێ کردووە کە باشتر بن یعنی دادوەر بن ئەوە کەواتە ستەم لەناو ئەوانە ستەمکاری لە ناوانە وجودی نەماوە ئەی ئەوان ئیدعای ئەوە دەکەن کە ئەوان چاک دەکەن وایان لێ دەکەن دادوەر بن ئەی باشە کە ئەوان هەر ئەمان دەڵێن ئەوان زوڵمیان لێ کردوین ستەمیان لێ کردو یانی چی یعنی کەواتە لەو کارێک کە کردویانە فەشەلیان هێناوە و نەیانتوانیوە ئەو خەڵکە فێری چی بکەن فێری دادوەری بکەن چونکە ئەگەر ئەو خەڵکە فێری دادوەری بێ ئەو کاتە چی ناکە ئێستەم لەم ناکاتەوە ئەڵێ کەواتە لێرە فێڵێک هەیە کاتێک ئەوانە ئیدعای ئەوە دەکەن خەڵکەکە بەرەو چاکتربوون دەبن لەوەی کە هەیە کەواتە ئەسەنم چاکتربوونە ڕووی نەداوە بە پێچەوانەی ئەمەوە ڕووی داوە ئەی تەمەن سەبەبەکەی ئەمەش چییە ئەوەیە کە
ئەم بەپێی بۆ ئەوەی ئەو دەستکەوتەی دەستکەوێت بەپێی ئارەزووی ئەوە دەجوڵێتەوە کە مەسوولە لێ فێری کا و بەرەو پێشی بەرێت بۆ نموناگە لە پرۆسەی پەروەردەکردن کرد نابێت قوتابیەکان حەزیان لێ نییە فێر ببن مامۆساکەش بۆ ئەوەی خۆی شیرینکە بۆ ئەوەی ئەوە بێکە لە لای تەلەبەکان ڕازیە دەرسەکە دەکاتە یاریکردن و جۆرەك ئەو شتێکەوان حەزیان لێ لێرەوە چییە و مامۆسایەکی ینی تەلەبەکان لێ ڕازین ئەی بە پێچەوانەوە ئەگەر بێت و ئەم هەوڵ بدا فێریان بکەوە تەلەبەکانیش ئەوانە نەبن کە بۆ فێربوون هاتوون ئەو کاتە چی ڕوودەدا ئەو کاتە ئەم مامۆسایە ئەزیەتیان دەدا ناڕەحەتیان دەکا لە کاتێکە ئەم مامۆسایە دەوێت چی بکە دەوێت توانەکانیان بەرەو پێشەوە بەرە دەوێت چاکیان کات دەیە بە پرۆسە پەروەردەیەکە بە شکلێکی ڕاستەقینە هابڕۆن بە شکلێکی ڕاستەقینە تێپەڕن و توانەکانیان گەشە بکەن بەڵام ئەمە چۆن دەخوێندێتەوە بۆ ئەوانەی کە ئەو قوتابیانەی کە فێربوون ئامانجانیە و بەرەو پێشوونی توانەکانیان ئامانجانیە ئەمە ڕێک عکس دەکەوێتەوە ینی ئەمە بە ئەزیەتدانی قوتابیەکان دەکەوێتەوە ئەو کاتە قوتابیەکان لەگەڵ چینین ڕازینین لە مامۆستایە وامە وەبزانم هەر خۆتان ئەمەتان بەواقعی لەناو پۆلەکانە و لەناو مەکتەبەکانە چ وەک قوتابی بینیوە چ وەک مامۆسا بینیوە ینی لەوانەیە مامۆسایەکە بوو بێ کە بە هەموو توانای خۆیەوە هەوڵی دابێ تەلەبەکان فێرکات ماندووی کردوون بەڵام تەلەبە لێی ڕازی نەبووە بەڵام مامۆسایەکی شەیە و دەرسەکەی والێ کردووە وانەکە کە ئەسەن ئەوەی پێی بڵیت پەروەردەتیایە بەڵام چییە بەدڵی قوتابیەکان ئەمە تەبان هەم بە نسبەتی نیشەوە وەکوتم هەمووی یەکە بە نسبەت سیاسی و وڵاتی بە نسبەت تەنانەت پزیشکێک و لەگەڵ نەخۆشێک ینی پزیشکەیە مامەڵەیەکی زۆر سایکۆلۆژی لەگەڵ نەخۆشەکە دەکا دڵی خۆش دەکا یعنی حیج ناکا وەکو بڵێ چاکی ناکاتەوە دڵی خۆش دەکا لەگەڵ ئەوەشە کە دڵی خۆش دەکا ئەم دکتۆرە لای نەخۆشەکان چیە دکتۆرێکی چاکە هەر تەبەن لێرەشەوەیە ینی هەیە هەر ئەسەن دکتۆر نییە بەڵام ئەم ئینە سایکۆلۆژیە دەزانێت بکە دەزانێت چۆن لە ڕووی سایکۆلۆژیەوە مامەڵە لەگەڵ ئەو نەخۆشانە بکە و هیچیش لە شتێکی واش لە توپ نازانی بەڵام ئەمە چییە ئەمە لە لای خەڵک چییە دکتۆرەکی باشش تەبەن کاتێک کە ئەمە ئاوا بۆ ئەم پەیوەندی سایکۆلۆژیە و هینەی ڕێکخست ئەوە و کاتە کۆمەلگاکە چی دەبێت لە هەموو بوارەکانە تووشی فەساد دەبێت تووشی گەندەڵی دەبێت ینی هیچ شتێک ڕاستەقینە نییە هەمووشی بە ڕاستەقینەی دەزانێت ینی ئەوەی کە ڕاستەقینە نییە بە ڕاستەقینە دەزانێت بۆچی چونکە بە پێی حەزی ئەو کەسە دەجوڵێتەوە نەک بە پێی ئەوەی کە پێویستە تەمان سکرات ئەم ینی بەرچاوڕوونیمان ڕووناکی دەخاتە سەر ئەو منتیقەیە لە ڕاستیە ئەم منتیقەیەکی چییە منتیقەیەکی شاراوەیە ئەرچەند ئێمە هەمومان لەوانەیە وەکو بە شێوەیەکی عەمەلی شتەکان تایە دەژین بەڵام لەگەڵەوەشا چییە ئێمە لای بەلا ناکەینەوە و هەستی پێ ناکەین ئەڵێ لەگەڵ ئەمەشدا باشتێکی بێماناتان پێ بڵێم کە لەم ڕۆدا زۆر باوە 26مە کە دەدێتە پاڵ پیاوانی ڕابردوش ئەویش ئەوەیە کاتێک شار پیاوێکی دەوڵەت بەهۆی ئەو هەڵەوە کە کردوێتی تۆمەتبار دەکا دەبینین تۆمەتبارکراوەکان لە بەرامبەر ئەو مامەڵە خراپەی کە لەگەڵیاندا کراوە تووڕە دەبن هاوار دەکەن ئەوە تاوانێکی گەورەیە کەسانێک لە ناو ببن کە خزمەتێکی گەورەیان بە دەوڵەت کردو ئەڵێ بەڵام ئەوەی ئەوان دێڵێن درۆیەکی تەواوە ئەمە هەر هەمان شتە بە گوێرەی ئەو پیاوانەی دەوڵەتیش کە خۆیان بە سۆفستایی دەزانن ئەوانیش لەگەڵ ئەوەدا کە زانیارێکی زۆریان لە بوارە جۆراوجۆرەکاندا هەیە بەڵام جارجار هەڵەی سەرسوڕهێنەر دەکەن ئەوان لەگەڵ ئەوەشدا خۆیان بە مامۆسای بەرەمەندیەکان دەزانن ینی مامۆسای ئەوەی کە وا لەو خەڵکە بکەن چاکتر بێ لەوەی کە هەن بەڵام زۆر جارەوە ڕوو دەدات یەکێک لە قوتابیەکانی خۆیان بەوە تۆمەتبار بکەن لەبەر ئەوەی کرێی وانەوتنەوەکەی کەیان پێنادات کرێی وانەوتنەوەکەی پێنەداوە ناقی بەرامبەر دەکەن و هیچ پێزانینێکی بۆ ئەوە نییە کە بۆ ئەوانی کردووە ئەمە تەمان باس لەوە دەکا کە ئەڵێ
ئەوانە کاتێک کە دێن قوتابیەکان پەروەردە دەکەن بەرامبەر پارەیەک سۆفزایەکان ئەلە کاتێک یەکێک لەوانە پارە نادا گلەی دەکات دەڵێەوە ستەمم لێ دەکات کە حەقم دەخوا کە پارەکەم ناداتی ئەویش دەڵێ باشە ئەگەر ئەم فێری ئەوەی کردووە کە حەقی کەس نەخوا فێری دادوەری کردووە چۆن ئەم حەقی خۆی دەخوات ئێکەواتە ئەم فێری نەکردووە نەک هەر حەقی ئەم ئەسەم واشی لێ کردووە شتێکی داوەتە دەستکە لە ڕێگەیەوە حەقی خەڵکی تریش دەخوا بەڵام یەکەم جار بە لەوەی حەقی خەڵکی تر بخوا یەکەم شت کە دەیکات ئەوەیە حەقی ئەو کەسە دەخوا کە فێری کردووە حەقی خەڵکی بخوا ئەڵێ لەبەرەوە ئەوە گلەیەکی بێمعنایە چونکە ئەگەر ئەم ئەوەی کردووە چۆن ئەوان ئاوان ئەڵێ چ شتێکەیە بە قەدەرم قسەیە لە عەقڵەوە دوور بێت چۆن دەبێ ئەوانەی بەهۆی ئەو مامۆستایانەوە بوون بە کەسانێکی دادوەر و چاک کە لە ستەمکاری ڕزگاریان کردوون دوای ئەوە کە گەیشتون بە دادوەری ئەوە بەرامبەر مامۆستاکانیان بکەن کە لە ناویاندا نەماوە کە ستەمکاری یانی ئەمە چۆن دەبێت یانی چۆن دەبێ ئەوانەی کە مامۆستای ئەوانن و ئەوانیان وا لێ کردووە لە ستەمکاریەوە بەرەو دادوەری بچن و ئەوان بێن شتێک بەرامبەر ئەمان مامۆساکان بکەن کە تیایانە نەماوە کەویش چیە ستەمکاریە چونکە ئەگەر ئەم کەسە مامۆستاکە وای کردووە کە ئەم لە ستەمکردنەوە بەرەو دادوەری بچێ لە کەسێکی ستەمکارەوە بێتە دادوەر ئەی باشە چۆن کە ستەمی تیانەماوە ستەمکاری تیانەماوە چۆن ستەم لە مامۆزاکەی دەکات ئەی تۆ نابینی ئەمە چەند سەیرە هاوڕێ ئازیزەکەم کالی کلیسەم جارە وات لێکردم کە وتارێکی ڕاستەقینە بدەم کە وتاری پیاوێکی سیاسیە ئەمەش لەبەر ئەوە بوو تۆ ڕەتت کردەوە وەڵامم بدەیتەوە دوایەوە کالی کلیس دەڵێ باشە تۆ ناتوانانی بەبێ ئەوەی کەس وەڵامت بداتەوە قسە بکەیت چۆن ناتوانانی ئەوە نییە بە ناچاری خۆم خستووەتە ناو وتاردانێکەوە کە ئەم پەڕوە پەڕی دیار نییە هەر بەهۆی ئەوەشەوە کە تۆ وەڵامم نادێتەوە بەڵام تو خوای هاوڕێیەتی پێم بڵێ تۆش ئەوە بە بێمانە نازانی ئێمە بڵێن کەسێکمان وا لێ کردووە چاک بێت و دوای ئەوەش ئەو کەسە کە بەهۆی ئێمەوە چاک بۆ لۆمەی بکەیت ینی لۆمەی بکەین لەسەرەوەی کە خراپە ئەوە دەبێت کەسێک لەبەر ئەوەی چاک بووە خراپ بێت ینی ئەمە لێک جیە چۆن دەکرێت کەسێک بەهۆی ئێمەوە چاک بووە ئێمە لۆمەی بکەین لەسەر ئەوەی کە خراپە ئەی ئەگەر چاک بووە چۆن خراپە ئەمە ینی چییە ئەمە پارادۆکسە لێک جیە لە ئێنەکە ئەڵێ لەبەرەوە سۆفستایەکان کە دەڵێن ئێمە ئەم قوتابیانەمان چاک کردووە دواتریش لۆمەیان دەکەن دەڵێن خراپن لەگەڵمانە خراپ بوون ئەمە چ من لۆجیکێکی تایە ئەگەر ئەوانیان چاک کردووە چۆن خراپن لەگەڵیان کەواتە ئەمان چیان کردووە ئەوانیان چاک نەکردووە و ئەوانیان خراپتر کردووە لەبەرەوە ئەوانیش خراپن لەگەڵیان ئەڵێ کالیکلیستە بەنبینەوە دەڵێ منی شەمان ڕام هەیە ئەی تۆ قسانت لە دەمی خەڵکانێک نەبیستووە کە لافیەوە لێ دەدەن خەڵک فێری چاکە دەکەن هەر لێرا لە تەکستەکە دەوەستم بەس شتێک هەیە باسی دەکەم و وانەکە کۆتایی پێدەڵێم تەمان کالیکلیس بەهۆی ئەوەی کە قسە ناکەم محاوەرە ینی ناچێت مشارەکەی گفتوگۆکە لەگەڵ سوکراتە ناکە دەیەوێت سوکرات ناچارکە هەر خۆی قسە بکە یعنی چی بکە سوکرات بکەوێتە ناو وتاردانەوە لەوانەکانی پێشوا باسیەوەمان کرد کە فەرقی بینی گفتوگۆ و وتاردان چییە ینی نێوان فەرقی نێوان دیالکتیک و وتاربێژی چییە طبعا کالیکلیس کێش وا دەزانێ ئەگەر هاتوو چونکە جەدەل یا دیالکتیک شێوازێکە لە قسەکردن بە هەمان شێوە وتاربێژی شێوازێکی تر لە قسەکردن و ئەسلی مەوزوعەکە لەویا نییە تۆ بە چ شێوازە قسە دەکەی ینی بە گفتوگۆ یا بە وتاردان بە کامیان قسە دەکەی کالیکلیس هەست دەکا ئەگەر بێت و سوکرات ناچارکە بەوەی کە لە گفتوگۆوە بچێ بۆ وتاردان ئەوە وای لێ کردووە بیکا بەچی بیکە بە وتاربێژ
ئەوە بەرە ئەوەی بردووە کە بتوانێت پێی بڵێ ئەها تۆش وتاربێژی چونکە تۆ چی دەکەی چونکە تۆش لەسەر خەریکی وتاردانی بەڵام ئەگەر ئێمە سەیری ئەوە بکەین کە سوکرات دەیڵێ بەبێ کالیکلیس ئەوەیە سوکرات داتووە تەنانەت لە ناو گفتوگۆکەی خۆشیاشی کردووە کالیکلیس نهاتووە بەڵام ئەو خۆی کالیکلیس هێناوە لە گفتوگۆیان لەگەڵیان وە خۆی پرسیار دەکا و خۆی لە ژاتی کالیکلیس جواب دەداتەوە ینی دیالکتیکەکە بەردەوامی پێدەدا هەر لەوێشەوەیە سوکرات بە تەوسەوە دەڵێ ئا من بووم بە سیاسێکی ڕاستەقینە چۆن وتاری باش دەخێنمەوە چونکە تەوانەوە مەقتایی کە ئەوزانمەوە دووانەیە سێوانەیە بەردەوامی لەسەر و پەرەگرافە دوور و درێژەیانی تاوان لێرە دەڵێ باشە تۆ ناتوانانی بەبێەوەی کەس وەڵامت بداتەوە قسە بکەی ینی تۆ ناتوانانی وتار بە شێوازی وتاردان نکەی دەیەوێت ئەمە بڵێ ئەی دواتر بە شێوازی وتاردانیش کردی هێنی کرد بوو بە وتار شتەکەی ئەوە و کاتە دەڵێ چی کەواتە تۆش وتاربێژی لە کاتێکە کێشەکە لەمانە کابرا سۆفستایی جەدەل دەکات یانی لە دیالکتیکایە وتاربێژ وتار دەدات و ئەوەی ئەمانە لە فەلسەفە بۆ نمونە 100% لە فەلسەفە جا دەکاتەوە مەوزوعی شێواز نییە مەوزوعی ناوەڕۆکە مەوزوعی ئەوەیە چی لە ڕێگەی گفتوگۆوە دەوترێ یا چی لە ڕێگەی وتاردانەوە دەگوترێ ینی سوکرات ئەوەی لە ڕێگەی گفتوگۆوە دەڵێ هەر ئەمان شیش لە ڕێگەی چەوە دەڵێ لە ڕێگەی وتاردانەوە دەڵێ بۆ نمونە لە محکەمەکە ڕاستە لە شوێنەکە کالیکلیس دێنێت عفوان هین دێنێت ئەوەی تۆمەتباری کردووە ئەوە کەم یاد نەماوە ئەوەی لە محکەمەکە تۆمەتباری کردووە نەنە پۆلیس نیە پۆلیس لە محاوەرایە هەر کامیان هەیەەوە دێسە یادم نایێتەوە ناناوەتی فرۆن شتێکی ترەوەتی فرۆنەوە لە هی محکەمەکە میلتۆسە میلتۆزەر چەندە دێنێتە ناو گفتوگۆکەوە ئەندێ پرسیاری لێ دەکات بەڵام لە ناو دادگاییەکە سوکرات لە ڕاستە ینی شێوازی قسەکردنەکەی وتاردانە بەڵام لەگەڵەوە شا وتاردانە ئەو چی دەکا ئەو هەر هەمان ئەوە دەڵێت کە لە گفتوگۆکەشە دەیڵێ کەواتە ئەسڵی بابەتەکە چییە شێوازەکە نییە ئەوەیە کە لە ڕێگەی ئەو شێوازەوە دەوترێ بەڵام پۆلس دەیەوێ سوکرادوا لێ بکە بڵێ مادام تۆ بە شێوازی وتاربێژی وتار دەدەی کەواتە تۆش وتاربێژی ئەی لە کاتێکا تۆ ئێستا دەڵێ وتاربێژی هوەر نییە و شتێکی خراپە و کەواتە تۆش خراپی ینی دەیەوێ ئەم یاریە لەگەڵ سوکراتە بکە سوکراتی شتابان بە تەوسەوە پێی دەڵێ من ئێستا بووم بە وتاربێژێکی سیاسی ڕاستەقینە نامبینی چۆن وتار دەدەم ئەمە بە تەوسەوە پێی دەڵێ دەیەوێت پێ بڵێ جەناب مەوزوعەکە شێواز نییە مەوزوعەکە دیالکتیک و وتاربێژی نییە مەوزوعەکە ئەوەیە چی لە ڕێگەی دیالکتیک یان لە ڕێگەی وتاربێژەوە دەوترێ سۆفستاییە گانی ئەوەی کە لە ڕێگەی دیالکتیکەوە دێڵێ هەمان شت لە ڕێگەی وتاربێژەوە دەڵێ وتاربێژە هەمان شت لە ڕێگەی هەم وتاربێژی و هەم وتار بڵێن وتاردان و هەم جەدەلەوە دیالکتیکەوە دەڵێ بەڵام فەیلسوفێکیش بە هەردوو شێوازەکە چی دەڵێ هەمان شت دەڵێ ئەوەی جیاوازە ئەوەیە کە فەیلسوفەکە دەیڵێ لە ڕێگەی ئەم دوانەوە لەگەڵ ئەوەی کە سۆفستایەکە دێڵێ ینی لە ئەسڵا جیاوازیەکە دەکەوێتە کێوە دەکەوێتە ناو ئەوە چی لە ڕێگەی ئەمانەوە دەوترێ ئەم دوو شێوازەوە